نەبەست خۆشەویستان پرۆگرامی بەیانی باش کوردستان لەگەڵتان بەردەوامە وڵاتۆری یەکەم بەیانی باش کوردستانەوە درێژە با پرۆگرامەکەمان دەدەین دیارە ئەو تەوەری کە ئێمە لە کاتژمێری یەکەمدا گفتوگوی لەبارەوە دەکەین سیستمی خۆراکی و دابەزاندنی کێشە لە وەرزی زستاندا دەزانین کە لە ئێستادا بەشێکی زۆری هاوڵاتیان گرنگی دەدەن با کێش دابەزاندن لەگەڵ ئەوەشدا گرنگی دەدەن با وەرزشکردن ئێمە دەپرسین شێوازی تەندروست بۆ کێش دابەزاندن و وەرزشکردن بە تایبەت لە وەرزی زستاندا خۆی لە چیدا دەبینێتەوە وەرزشەکان جیاوازیان چێ لە نێوان وەرزی هاوین و وەرزی سەرما و وەرزی زستاندا گفتوگۆکانم چڕ دەکەم و پرسیاری زیاتر لە میوانەکەم دەکەم کە ئەویش مەرفەیسەڵە ڕاهێنەر و پاڵەوانی نێودەوڵەتی و جیهانیە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ بەیانی باش کوردستان میوانمانە مامۆستا بەیانیت باش سپاس بۆ ئامادە بوونت. بەیانیەوە باش بەیانی بینەرانی NRT و ستافی NRT بە شێوەیەکی گشتی باش. زۆر سپاس. مامۆستا کە دەڵێن دابەزاندنی کێش لەگەڵ سیستمی خۆراکی لە وەرزی زستاندا دەمەوێت بزانم سیستمی خۆراکی لە وەرزی زستان و لەگەڵ ئەوەشدا لە وەرزی هاویندا جیاوازیان چییە؟ لەگەڵ خۆراکەکە وەرزشیش جیاوازی چییە لە نێوان وەرزەکاندا؟ لە ڕاستیە سیستەمی دابەزاندنی کێش و وەرزشکردن هیچ جیاوازیەکی ئەوتوی نییە لە وەرزی زستان و هاویندا بەڵکو ئەتوانین بڵین ئەگەر بە شکلێکی عام باسی دابەزانی کێش بکەین دابەزانی کێش تەنها پەیوەندی بە سیستەمێکی خەوێکی ڕێکوپێکەوە هەیە زایدەن پرۆگرامێکی خواردنی زۆر باش و زایدان سیستەمێکی تەمرینکردن وەرزشکردنێکی زۆر باش تەنها جیاوازیەکە هەبێت لە بینی زستان و هاوینە ئەوەیە لە کاتی زستانە ئەتوانین بڵێن ڕێژەیەکی ئاو زیاتر لە ژێر پێستا کۆ ئەبێتەوە لە هاوینە ئاو زۆر بە شێوازێکی بڵین زۆر خەڵک زیاتر ئارەقات و ئاو لە ژێر پێستا کۆ نابێتەوە بەڵام ئیناوەکو شێوازێکی ئەکادمی بە هیچ شێوازێک هیچ جیاوازێکی ئەوتۆنیە لە بینی دابەزانی کێش یان وەرزشکردن لە زستان و لە هاویندا. باشە. مامۆستا باست لە سیستمی خۆراکێکی تەندروست و خەوێکی تەندروست کرد. خۆراکی تەندروست و خەوی تەندروست دەشێت چۆن بێ؟ خەوی تەندروست سەرەتا ئێمە کاتێک کە یاریزانە گێتە لامان ئەوەی کێش دابەزێنێ پێویستە پرۆگرامی سیستەمی خەوی زۆر باش بێواتە بە چه شێوازێک بخەوێ باشترین خەو ئەوەیە کە هەموو کەسێک بتوانێت هەوڵبان لە 11 ئەو پڕ 11 ماکزیمەم 12 شەو خەوی لێکوت بێ تا 7 بیانی واتە پێویستم بە 7 بۆ 8 سەعات خەوێکی تەندروستێ بەڵام ئەبێت لەم کاتەیە خەوت بێ بۆچی بۆی ڕژێنی گرۆز هۆرمۆن ئەکتیڤ بێ لە لەشیا ئەم ڕژێنە لە عەرەبە پێڵێن مەلیکل هۆرمۆن کاتی ئەم هۆرمۆنە ئەکتیڤە بێ واتە تەنها بە خەو ئەکتیڤە بێ ئەتوانین بڵین زاڵە بێ بەسەر هەموو هۆرمۆنەکانی ترا هەموو هۆرمۆنەکانی تر ڕژێنەکانیان ئەکتیڤتر و باشتر واتە چالاک ئەبن کاتێک ئەم کەسە خەوەکی ڕێکوپێک بوو ئۆتۆماتیکیەن ئەتوانین بڵین دەسەکا بە سووتانی چەوری لەشیان ئەو هەدەفەی کە ئەم ئێوە بەرەو بڵین هەنگاو بنێ هەڵبەتە سیستەمی خەوێکی باش بۆ هەموو کەسێک زەڕوریە بەڵام کاتێک توی پرۆگرامێکی خواردن بەکارێنی تەوی کێشە سەرخیان کێشە دابەزێنی یەکەم خاڵ پێویستمان بە خەو هەیە دواتر پێویستمان بە سیستەمێکی خۆراکی هەیە سیستەمی خۆراکی بۆ ئەوانی کە ئەنەوەی کێشان دابەزێن پێویستە هەموو ئەو خواردنی کە بڕی شەکر و بڕی کالۆریان زۆرە زایدەن کاربۆهیدرات ئەمانە کەم بکەنەوە واتە پێویستە زیاتر ئیتیمام کاتی بەرنامەکەمان هەبێت بە تەقریبی باسی پرۆگرامی خواردنەکە شەکەین هەڵبەتە ڕێژی کەسێک بۆ کەسێکی تر لە بڕی وەرگرتنی پرۆتین و ڤیتامین و مینەڕاڵ و کاربۆهیدرات جیاوازی هەیە بەڵام بە شێوازێکی عام بۆ شتەکان زۆر قورس نەکەین لەسەر بڵین بینەران کاتێک ئەیانەوەی کێشیان دابەزێنن ینی نێن شتەکان لە خۆیان قورسکەن یەکەم خاڵ بە ئاگاداری خەو بن دووهەم خاڵ بابێن چی بکەن بۆ نمونە ڕۆژانە نانی سپی شەکر خواردنی سوورەکراو هەفتەیەک لە ماوەی هەفتەیەک بۆ 2 هەفتەیە ئەتوانێت ئەمانە بۆ نمونە لە هەر پیاڵەیەک چایە 2 ئایرە شەکری تێکردووە بابی کاتۆ بە 1 ئایرە دواتر بابیکە بە نیو ئایرە دواتر با تەرکیکە لە بری شەکر ڕۆژانە پێویستە چی بەکاربێنێ ئەتوانێت 5 بۆ 7 دەنە خورما بەکاربێنێت زایدەن ڕۆژی ئەتوانێت 3 جۆر میوە بخوات زایدەن ئەتوانێت بەیانیان یەک کەوچکە چایان کەوچێکی زەڵاتە هەنگوین وەرگری بۆی پەنکریاسی کۆنتترۆل بێ چکە ئەگەرم ئەم کەسە بە تاواتی شەکر زەڕوی سەفرکە ئەوە ئەتوانی بڵین تەحمل لەدەست ئەیە باشە چکە تۆ ئەبێ بی شەکرە مؤقەتەکان واز لێبێنی ئەو شەکرە سیانانە شەکری بەسیتەکان وەرگری بەڵام ئەمیش بە ڕێژەی خۆی دواتر بۆ نمونە هاتۆ ڕۆژانە بۆ نمونە قاپێک برنجی خواردووە بابی کاتۆ بە نیو قاپ وەکو وتمان لە مای هەفتێک بۆ 2 هەفتەیە ئەمانە هێوا شۆش کەمی ئەکاتەوە بیکا بە نیو قاپ دواتر تەرکیکە بەڵام لە بری ئەوە پێویستە کە برنج بخوات چونکە ئێستا هی وهەیە ئەڵێ وەڵام من 3 مانگە برنجم نەخواردووە بەڵام کاتێک بینی
دوای ماوەیەگە بینی کەسێکی زۆر عەسەبی چونکە مۆزوعی بەرنامەی ڕجیمکردن ئەگەر بە شێوازێکی پرۆفیشناڵ و ئەکادیمی و زۆر تەندروست نەبێ ساید ئیفێکتی زۆر یعنی خەتریاتی زۆر لێ ئەکەوێتەوە. لەبەرەوە پێویستە زۆر ئاگاداری ئەم شتانە بن، ینی برنج خواردن شتێکی ئاساییە، بەڵام ڕێژی کەسێک بۆ کەسێک فەرقی هەیە، وەزنی وان هەدەفەکەی وان شێوازی یاریکردنەکەی عادەتەن 5 بۆ 7 کەوچک ئەتوانێت وەرگرێنی وەڕوان، بەڵام برنجەکە بێڕۆن بێ سەحیترە. دواتر نانی سپی ئەتوانین نانی سپی چونکە نانی سپی کاربوهیدراتێکی موعقەدی زۆر خەتەرە، وازی لێبێنێت ئەتوانێت بۆ نمونە بەس بەیانیان لە تێک نان یان نانێکی جۆ یان سەمونێکی جۆ وەرگرێت، ئەم سێشتە زۆر خەتەرن. دواتریت پرۆگرامی خواردنەکەی زۆر چۆڵی مەزبووتر ئەکا، پێویستمان بە چی هەیە ئەو کاتە لە هەموو ژەمێکا پێویستە ئەم یاریزانە بێت پرۆتین، ڤیتامین، کاربۆهیدرات، مینەڕاڵ و چەوریە سوودبەخشەکان و ڕیشاڵەکان وەرگرێ. بۆچی؟ بۆی کاتێکە کێشی دابەزی ئەم کەسە ئەوێ لەشێکی کواڵێتی هەبێت. ئەمانە لە چیا هەیە مامۆستا؟ ئەجا ئێستا پێویستمان بەوە هەیە بۆ نمونە ئەمێ باسی ئەو غەڵەتانە بکەم کە زۆر یاریزان پیاە تێپەڕ ئەبیان زۆر کەس هەیە ئەڵێ وەڵام من پرۆگرامی خواردن بۆ خۆم داناوە لە 24 ساعت ژەمێک نانەخۆم یان تەنها وەجبەیەک زەڵاتە ئەخۆم. ئەمە زۆر خەتەرە. سایدی ئیفێکتەکەی چییە؟ کاتێک ئەم کەسە دوای فترە ڕاستە لەوەی کێشی دابەزێ، بەڵام تووشی کێشی جنگەکانە بێ، قژی ئەوەرێت، پێستی تێک ئەچێ، عەسەبی ئەبێ، جگەلەوە کاتێکی کێشی دابەزێ تۆ پێویستە لەش شێوازێکی جوان و معقولی هەبێ، ینی کە کەسێک ئەو بینێ بە شیتەوە دیار بێت کە تۆ گۆڕانکاریی جوانێک کردووە و لە هەمان کە دەبێت کەسێکی زۆر دڵخۆش بیت تۆ کاتێکیت پرۆگرامیکی خواردنی سەحی بەکارهێنی. بەڵام ئەگەر وانە بێ وەکوتمان ئەم زەرەرانەی هەیە، دواتریان زۆر کەس تووشی کێشی زۆر گەورە بۆ بەبوونەی دابەزانی کێش و یان بەبوونەی بەرنامەی ڕژیمێکی خراپەوە وای لێ هاتۆ شەڕی کردووە پەلاماری خەڵکیاوە. کاتە پێویستان بەچی هەیە وەکوتمان لە هەموو ژەمێکا پێویستە ئەم جۆرە خواردنانە وەرگرین، نابێ یەک جۆر خواردن وەرگرین. هیوا هەیەڵێ وەڵام بەیانی هەڵەسن تەنها پارچەیەک سەمون نەخۆم یان تەنها قاوەیەک ئەخۆم، ئەمانە زەرەریان زۆر تکایە، تۆ تەنها ناوی لەوە بکەیت و کە کێشت داوەزێ. مامۆستا ئەو کەسانی کاک دانەوەی کێش دابەزێرن تا چەند گرنگە سیستمی ژەمەکانیان ڕێک بخەن، پێویستە لە کاتی ژەمەکاندا چ جۆرە خواردنێک بخۆن؟ پێویستمان بەچی هەیە؟ پێویستمان بۆیە کە هەموو کەسێک 8 بۆ 8.5 بەیانی ژەمی یەکەمی خواردنی دەست پێ بکات، کە ئەمە ڕەنگە زۆرینەمان لێ بێ بەشین، زۆرینەمان لێ بێ بەشین، بەڵام شتێکی زۆر گرنگە پێویستە ینی زۆر ڕەچاوی ئەمە بکەین. ژەمی بەیانیان 8 بۆ 8.5 ئەبێ نان خورابێت. پێویستمان بەچی هەیە؟ ئەساسیەتی ژەمەکانمان پێویستمان بە وەرگرتنی پرۆتینێکی ئاژەڵی هەیە. پرۆتینە ئاژەڵەکانمان پێگاتون لە چی؟ لە سپێنەی هێلکە و زایدن گۆشتەکان، سنگی مریشک و ماسی و گۆشتی سوور، واتە ئەمانە بە ڕێژەی خۆی. عادەتەن با ئێمە باسی ئەوە بکەین بەیانیان چی بخورێت؟ بەیانیان سپێنەی هێلکە بخورێت. عادەتەن یاریزانی بۆ یاریزانێک فەرقی هەیە، بەڵام لە 2 بۆ 3 سپێنی هێلکە هیچ کێشی نییە. خوێ ئەخورێت، نەزۆر نەکەم، بە وەسەتی لێرەیە. لەگەڵ سپێنی هێلکەکە پێویستمان بە 2 بۆ 3 کەوچک ماست هەیە، زایدن لە تێک نانی جۆ، زایدن 2 بۆ 3 گوێز، زائیدان ئەتوانێت ئەو کەسە کوپێک شیری بێت چەوری، ئەگەر نەبوو ئەتوانێت چایەک بخوا، هیچ مشکلی نییە بەیانیان. دوای 2 سەعات دوای ژەمی بەیانی پێویستمان بە یەک جۆر میوە هەیە، جۆرێک لە پرتەقاڵ بە یان سێوێک بێ، کێشەمان نابێت. زائیدەن 4 سەعات دوای نانی بەیانی، گریمان 8.5 نانی بەیانی خواردووە ئەم کەسە، ئەبێت 12 بۆ 12 ژەمی دووەم بخوا. لێرە شتێک گێتە پێشەوە، هەندێک کەس ئەڵێ من داوام هەیە ڕۆژان 8 سەعات بۆ 10 سەعات داوام ئەکەم، پێویستە چی بکەم؟ کێشی هەموومە زۆری نەمانەوە. بەڵێ بێگومان شتێکی زۆر ئاسایە کە تۆ بۆکسێکی بچووکە پێ بێ، خواردنی ئامادەکراوە پێ بێ، تۆ لێرە مخالەفە ناکەیت، چونکە یەکێک لە خاڵەکانی سەرکەوتنی پرۆگرامی خۆراکی تۆ پێویستە ژەمەکانە لە کاتی خۆیان بخۆیت بۆی کۆنتترۆل لەدەست نەی. ئەمە زۆر گرنگە. لەبەرەوە بۆ ژەمی نیوەڕۆان پێویستمان بەچی هەیە؟ پێویستمان بەوە هەیە کە 5 بۆ 7 کەوچک برنج وەرگرین، ئەویش بێڕۆن بێ، خوێ ئاساییە، لەگەڵ پارچێک لە پرۆتینە ئاژەڵیەکان. هەڵبەتە وەکوتمان یاریزانی بۆ یاریزانی فەرقی هەیە، وەکو ڕێژە ئەتوانێت 100 بۆ 150 گرام سنگی مریشک یان ماسی یان گۆشت هیچ کێشەی نابێ، بەڵام ئەمە بە سوورەکراو نەبێ. قوڵاو بێ، لە قوڵاو بێزار و بیبرژێنێ، لەوە بێزار بۆ ئەتوانێت بیکا بە تکە، بەگشتی لە ڕۆن دوور بکەونەوە، بەگشتی بە هەموو شێوازێک. واتە پێویستمان بە جۆرێک لە پرۆتینەکان هەیە، زائیدەن تۆزێک کاربۆهیدرات وەکوتمان برنج، زائیدەن تۆزێک لە سەوزە و زەڵاتە. باشە، دوای نانی نیوەڕۆ ئەتوانێت سێویکی سەوز وەرگرێ، نیو سەعاتێک دوای نانی نیوەڕۆ. ئەمە کۆنتترۆلیەکە. ئێستا هیوای هەڵێ با ئەم وەجبێ زۆرە بۆ من، ئەم وەجبێ لەوە چێ زۆر بێ، بەڵام ئەتوانین بڵین بڕێکی زۆر کەم کالۆری تایە، بەڵام
بەهای خۆراکی زۆر زۆر بە سوودی تایە. باسی ژەمی سێم کە با من جیاوازێکیش لەو بابەتەیە نیازدان و پیاوانە بڵم. ژەمی سێم پێویستمان بە چییە؟ ئەسلان سنێکێکی بچووکمان هەیە ئەویش چییە؟ ئەتوانین بڵین پیاڵەیەک چەرس وەرەگرین لەگەڵ 7 بۆ 10 دەنێک زەیتون وەرەگرین لەگەڵ یەک جۆر لە میوەکانە. 4 سەعات دوای ئەم ژەمەوەتە ژەمی شانیان ئێوەران پێویستە ئەو پڕی 8 بۆ 9 شەو ئەم ژەمە خورابێت ئیتر بەسە نفسی شت شان پێویستە کاربۆهیدرات وەرنەگرین پێویستمان بەچی هەیە دووبارە پارچەیەک سنگی مریشک یان ماسی یان گۆشت لەگەڵ قاپێک سەوزە و زەڵاتی متەنەوە دوای ئەو ژەمە ئەتوانین دووبارە سێوێکی سەوز وەرگێتەوە ئەمە زۆر زۆر باشە. زۆر کەس هەیە ئەڵێن شانە ئێمە برسیمان ئەبێت چۆنڵی بێتاقەت ئەبین شانە ئەتوانین ئێمە چ شتێک بڵین کالۆری زۆر زۆر کەمە خواردنی پرۆتینە ئاژەڵیەکان ئەمانە کالۆریان کەمە و زەرریشیان نیە واتە ئەتوانین 2 بۆ 3 سپێنی هێلکە یان پارچەیەک سنگی مریشێک یان پارچەیەک گۆشت یان پارچەی ماسی وەرگێ 3 بۆ 4 کەوچک ماستی بێچەری وەرگێ 7 بۆ 10 گەڵا کاهوو بخوا لەگەڵی پارچەیەک سنگی پارچەیەک سێوی سەوز بخوا ئەتوانێت بڵین کۆنتترۆلی ئەکات. باشە مامۆستا ئەو خواردنانی کە جەنابە باسی کرد بۆ نمونە چەند کەوچەیەک لە برنجە باس کرد لە ژەمی نیوەڕوانە لە ژەمی ئێوارانە کۆمەڵی خواردنی بەڵام بێ چەوری و باس کرد لە بەیانیانیشە عینەشت مێ بزانم ئەم بڕا لە نێوان ژنان و پیاوانە هیچ جیاوازێکی بەسەرانایەت بۆ نمونە گەر پیاوان نۆ کەوچک برنج بخۆن خانوانی ژەبێت ئەو نەبخۆن؟ نا ئەمە ڕەتی بە کێشەوە هەیە ئێمە عادەتەن کاتێک کەسێک گێتە لامان ئەگە بزانین چەوری لەشی زۆر زۆرە گریمان ئەگە کەسێک بنمو بێنینەوە 80 کیلۆیە بەڵام ئەبینی چەوری لەشی زۆر زۆرە باشە ئایا ئەمەش ئەکەوێتە سەر مۆزەی تەحملکردنی ئەم یاریزان چونکە مۆزەی بڕی خواردن ڕەتی بە چیە ڕەتی بە شێوازی وەرزشکردنی ئەم یاریزانەوە هەیە ڕەتی بۆ هەیە ئایا ڕژی چەوری لەشی چۆنە زایدەن ڕەتی بەوە هەیە کە ئەم کەسە چۆڵی هەدەفەکەی چییە و ئەوێت سی وایە ئەڵێ بۆ نمونە من ئەمێ لە ماوەی 3 مانگا وام لێبێت و چیش ئەنووسیم تەحمل ئەەکەم ڕاستە تۆ نایکوژی بەڵام توانین بڵین پرۆگرامەکەی بۆ جدیتر ئەکەیتەوە چونکە ئەم کەسە توانین بڵین تەحملی زۆر زیاترە یان هەدەفەکەی بە قووەترە یواشی ئەڵێ نامن کێشەم نیە ئەمێ بە شازێکی زۆر هادئتر کاتە تۆ ئەمە ئەکەوتە سەر هەدەفی یاریزانەکان و زایدن لە هەمووی گرنگتر ڕێژی چەوری ئەم لەشە ئەینا لەش بۆ لەش تقریبەن هەر ئەو ڕێژەیە هەیە وەکو بەرنامی بڵین خواردنی دایت و ئەم بابەتان باشە مامۆستا بە گشتیمانی تۆ باسی کرد زیاتر بۆ کەسانە بوو کە خۆیان یاریزانن کە خۆیان بەردەوام لە کێش دابەزاندندان مەرجنی یاریزان بۆ کەسیش کە یاریزان نەبێت کەسی ئاسایی بەڵێ بێگومان باشە دەمەوێت بزانم لە چ تەمەنێکەوە گونجاوە کە سیستمی ڕێجیمکردن و دابەزاندنی کێش دەست پێ بکرێت لە چ تەمەنێکیشەوە ئیتر ئاسایی نییە کۆمەڵێک خواردن یاخود ڕەنگە کە زۆرینمان دەچینە تەمەنێکەوە کۆمەڵێک نەخۆشیمان لێ دیاریبات کە ڕەنگە لە کۆمەڵێک خواردن دوورکەوینەوە سەوارەت بەمانە پێمان بڵێ وردەکاری زیاتر بە شکڵێکی عام تەمەن چۆن لە 100% دیاریکراو نییە باشە بەڵام عادەتەن لە تەمەنی 8 بۆ 10 ساڵەوە هەموو کەسێک دەتوانێت بە تەقریبی پرۆگرام و سیستەمێکی خواردن ێستا بۆ نمونە کچەکەی خۆم یەک تۆز قەڵەوە باشە بەڵام ئەم ماوەی پرۆگرامیکی خواردنی باش و یەک تۆز وەرزشکردنەکەن پرۆگرام خواردنەکە چۆن چۆنیان بۆ نمونە بینی برنج زیاتر ئەخوا یەک تۆ برنجەکەی بۆ کەمترەکەیتەوە سەوز و زەڵات و ئەمانی بۆ زیاترەکەی میوەی بۆ زیاترەکەی چەرەسی ئەیتێ زیاتر کەمێک جوڵەی زیاتری پێگە بینی فەرقێکی زۆر زۆر باشی کردووە جا لێرە و چای ماچەکەم زۆر سپاس مەمنون لەگەڵی ئێوە دواتر بەنسبەت ئەوانەی کە بڵین لە چ تەمەنێکەوە بڵین ئینسان کۆنتترۆلی خۆی بکات خۆی بە شکلێکی عام ئینسان بابی لە یەک شت بکەین خاڵێک زۆر گرنگە من ئەمێ ئاماژە بەوە بم یعنی بۆچی ئێمە هەمیشە بێبی لەوە بکەینەوە بخۆین من بە شێوازێکی عام یاریزانەکانم وا لێ کردووە یان بۆ خۆم وا ئەژین لەشی خۆت لە تایپێکا بهێڵەرەوە گریمان لەشی تۆ گریمان لە 60 کیلۆیا زۆر باشە بۆ نمونە لەوەچی ئێستا بۆ نمونە بڵین بۆکو نمونە 68 کیلۆبی 65 کیلۆبی بۆ نمونە باشە ئەگەر ئەوە ڕاستی بێ جەڵدە لێ وەکو نمونە ئەزانم کە کێشەکەمە کاتێک ئەمانەوەی کێشی تۆ کۆنتترۆلکەین 5 کیلۆ تۆ پێویستە ئەو پەری کە دایگری 5 کیلۆکە داگرە کە 5 کیلۆکە داگرت ئەو کاتە تۆ بۆ نمونە ئەبیتە ئەو کەسی کە لەشێکی زۆر زۆر باش و تەندروستە هەیە چەوری لەشەکەمە چەوری جگەرەکەمە چەوری خوێنێکەمە ئەمە کات تۆ کەسێکی تەندروستی تۆ کاتە چیت هەیە کاتە 2 بۆ 3 کیلۆ سەماحە هەیە 2 بۆ 3 کیلۆ ڕێی بە دڵی خۆت دانەخۆی سەریەخیتەوە دواتە پرۆگرامێکی خۆت هەیە بە هەفتەی بە 2 هەفتە دایەگریتەوە باشە من یاریزانمە 5-6 ساڵە لەسەر ئەمە ئەژی یاریزانمە ئەڵێ من 1 کیلۆ پاقلاوە خۆم کێشم سەر ناکەوێتەوە و چەوریەکانیشی مەزبوطە بۆ بەڵام ئەم کەسە هەمیشە
ئەتوانین بڵین تەمرینەکە کاتێکە کێشەکەی ئەو حەدی بۆمانداناوە کە سەرەکەوێتەوە ڕاستە خۆی ئەنجارێ بە 2 مانگ ئەو کێشە سەرەکەوێتەوە لەوە ئەچێت ئەڵێ بە 7 ڕۆژ بە 8 ڕۆژ بە 10 ڕۆژ من کێشەکەم داگرمەوە دووبارە دەست پێ ئەەکەمەوە. ینی با ئێمە هەمیشە لەم شەڕیان نەژین. من تکاکەم هەر کەسێکە کێشی زۆرە ینی بابێت وەرمە کامی زۆر کێشی زۆرە ئەتوانێت لە ماوەی 4 بۆ 5 مانگە بە شێوازێکی زۆر تەندروست لەشی کۆنتترۆل بکە دواتر ئەم سەماحە بۆ خۆی دائەنێت باشە تجاری وایە لەوەچێ بە 3 مانگ بە 4 مانگ 3 کیلۆ 4 کیلۆ سەرکێتەوە بە 2 هەفتە دایەگرێتەوە. یعنی ئەم کەسە بەردەوام لەم شەڕیان ناژێ ئێمە زۆر کەس هەیە ئەڵێ من 5 ساڵە ڕژیمەکەم هەردا نابەزم 5 ساڵ ڕژیمەکە بەڵام 5 ساڵە ئاگای لە خۆی نیە 5 ساڵە 2 ڕۆژ ڕژیمەکە ڕۆژێک ڕژیمەکەی بەر ئەیە لەگەڵ ئەمەشەوەستا لەگەڵ جێبەجێکردنی سیستمی خۆراکی بابەتێکی دیکەژێ وەرزشکردنە. زۆر جار کەسانێک هەیە ڕێجیمەکەن بەڵام وەرزشی لەگەڵ ئەنجام نادەن ئەم هیچ زیانێکی هەیە؟ ناوەکو زیان هیچ زیانێکی نییە ئەسڵەن ڕێجیمکردن ڕەتی بە وەرزشکردنەوە نییە خواردنی دایت و خواردنی تەندروست و هێڵتی ضروریە بۆ هەموو کەس. باشە ئێوە کەسانی کە خۆیان وەرزشوانن گرنگی بە وەرزشەدەن تا چەند گرنگە کە سیستمی خۆراکیان بەم جۆرە ڕەکخن. ئێمە ئەنواعی کەسمانێ من یاریزانم 10 ساڵە لای من یاریەکە بە هیچ شازی بەرنامەی ڕژیم بەکار نایەنێ لەشیشی هیچ ناگۆڕێ بەڵام لە تایپێکە ماوەتەوە بڵێ من تەنها بۆ ئەوە یاریەکەم کە چۆڵی بەست هەم لە خواردن ببینم. مامۆستا ئەمە حاڵەتێکی ڕەنگە تایبەت بێ کەسانێکی تایبەت بن کە ئەم شتە لەلایەن ئەسایی بە کەسانێکی ژەن کە پێشتریش باسی کرد کە بە بەسیترین شت ڕەنگە کێشی زیاد بکە هەرشە ڕەنگە بە پاکەتێ پاقلاوە کێشی زیاد نەکات ئەکەوێتە سەر حەزی ئەو کەسە ئایا تا چەندێک چۆڵی ئەوێ دوای هەدەفێک دوای ئاماجەکەی بکەویان دوای ئەوە بکەوێت کە بەردەوام ئیتیمان بە لە شولاری خۆی بات وەکو عەرزم کردی ینی زۆر کەسمان هەیە بەم شکڵە ئەژی زۆر کەسیشمان هەیە بە مسقاڵ بە غرام لەشی زیاد بکات یەکسەر کۆنتترۆل لە دەست ینی ئەڵێ فریان بکەوە حاڵەتەکەم ئەوەی لات و ئەوام لێ لەبەرەوە وەکو بەرنامەی خواردن مەرج نییە بۆ ئیلا بۆ ریاضی بەرنامەی خواردن بۆ هەموو کەسێک ضرورریە بەرنامەی خواردنێکی تەندروست وەرزشکردنیش بە هەمان شێواز بۆ هەموو کەسێک ضرورریە ئەگەر هەمووی گیانی بخینە ئەو لاوە تۆ ئەگە هەر ناتوانێت پرۆگرامی خواردنیش بەکاربێنی زۆر کەسی وەڵام من ناتوانم وەرزش بکەم چونکە ناتوانم پرۆگرامی خواردن بەکاربێنم بەڵام ئەمە باش نییە تۆ هیچ نەوێ قەیناکە پرۆگرامی خواردنەکە بەکاربێنە بەڵام هەر وەرزشەکە بکە ئۆتۆماتیکیان تۆ خۆت ڕۆژانەگەیتەوەی ئەڵێ من هیلاکە بم کاتی خۆم سەرفەکەم بۆچی نەیەم وردە پرۆگرامی خواردنیش بەکاربێنم کاتۆ زۆر باشترە کە تۆ تەمرینەکەت بکەیت ئەمە گرنگە و بە شێوازێکی عام ینی هەتا بتوانین هەموو تاکێک لە ئێمە ئاگامان لە خۆمان بێ ناڵی بە بەردامی خۆمان بکوژین بەڵام شەکر زۆر خراپە نانی سپی زۆر خراپە خواردنی سوورەکرا زۆر خراپە لەبری ئەمانە باسمان کرد چی بخورێت جار بە جارێکیش حاڵەتێک دروست ئەبێ مناسباتێکە قەیچێکە دوو پاقلاوە ئەخۆم بەخوا برنجیشە خۆم خۆزیشە خۆم بەڵام کاتی خۆی باشە مامۆستا دەمەوێت لەسەر کۆمەڵە کەسانێکی وەرزش ئەنجام بدەن بەڵام لەگەڵ ئەوەیە خۆیان وەرزشەکان ڕێگەخەن خۆیان خواردنەکانیان ڕێگەخەن ڕەنگە دواتر بینی ومانە کۆمەڵە کەسانی و گرفتیان بۆ دروست بووە کە بەڕادەیەکی وا کێشیان دابەزیوە ڤیتامینەکان لە جستیاندا کەمی کردووە پێویستی بۆ کرێسەردانی پزیشکانی پسپۆڕکەن تا چەند پێویستە لە قۆناغەکان و هەنگاوەکانی یەکەمدا بۆ وەرزشکردن و ڕێکخستنی سیستمی خۆراکی کەسانی پسپۆڕ چاودێریان بکە. خۆی لە ڕاستیار من پێشتر باسمان کرد کاتێکی تۆ ئەتەوەی کێشە دابەزین پێویستە ڕەچایەوە بکەی کێشە بە شێوازێکی کواڵەتی دابەزێت چونکە هەموو تووشەمە ئەو گرفتانە ئەبی کە پێشتر ئاماژەمان پێەیە لەبەرەوە هەندێک جار ینی احترامێ زۆر کەس هەیە ئەڵێ وەڵام من لە یوتیوب بۆ پرۆگرامی خواردن بەکارهێنا یان هاوڕێیەکم دکتۆرێک یان مدەڕیبێک پرۆگرامی خواردنی بۆ بەکارهێناوە بەڵام ئیسفادی کردو بەڵام خۆشم ئێم نفسی ئەو پرۆگرام بەکارم ئەو پرۆگرامە بۆ کەسێکی جیاوازی هەیە ڕێژی شتەکان وەکووتمان جیاوازی هەیە لەبەرەوە بەدڵنیایەوە زۆر گرنگە چ بۆ سیستەمی وەرزشکردن بێ باشە زایدن چ بۆ سیستەمی تەمرین خواردن بێ ئەمانە زۆر گرنگە کەسێکی پسپۆڕ چاودێریان بکە ئەمەش تۆ تەنها ئەوە نیانی تۆ ئاتەن پێویست بەوەیە کە مانگێک یان 2 مانگ جارێک کەسێک بێت دووبارە سێریکی چکە تۆ جاری وا هەیە کێشە ئەوەستێ تۆ ئەتێ بەنووی کێش دابەزین زۆر کەس تووشیم گرفتە بووە کێشی دابەزی پێویست دووبارە سێریکی پرۆگرامی کۆرسی تەمرینەکەی و زایدن خواردنەکەی بکرێتەوە ڕێژەی کاربیان بەرزکرێتەوە یان پرۆتین بەرزکرێتەوە ئەم دابەزێنە پێویستی بەم بابەتانێ جاری وا هەیە تۆ لە پرۆگرامی
کێش دابەزاننا لەوچی تووشی هەندێک حاڵت بیسەری گەشت خۆیان بڵێ خشم ئەوەریان تووشی هەندێک حاڵدان پیسە مێنەراڵەکان و ڤیتامین و ئەمانیان پیسی بۆیە کە بەڕاستی کەسێکی زۆر پسپۆرت چاودێری کە بۆی کۆنتترۆلی هەموو بەرنامەکان. مامۆستا دەمەوێت کوتا پرسیارم سەبارەت بە کار و چالاکی خۆت بێت کە تۆ پاڵوانێکی نێودەوڵەتی دەمێ بزانم تا ئێستا بەشداری چەند پاڵوانێتیت کردووە و لە داهاتوودا کاری داهاتوو چی دەبێت گەر بکرێ بە کورتی سپاس دەکەم. بەسەر چاو من تاوەکو ئێستا جگە لە پاڵانەتی عێراق و ئەم بابەتانە بەشداری 7 بۆ 8 پاڵانەتی نێودەوڵەتی جیهانیم کردووە. توانین بڵین دیارتریان پاڵانەتی جیهانی ئیتالیا بوو کە مەدەلای ئاڵتونم بەدەستهێنا یەکەم بووم. ئەو نزیکی 8 بۆ 9 بتوڵەشم لە دەستداوە بە بۆنی ئەوەی کە هەندێک جار گرفتی ڤیزەم بۆ دروست بووە لە ڕاستیە. ئێستش پلانی تازم ئەوەیە کە دووبارە ئەگەرەوە گرفتە دروست نەبێتەوە مۆزەویم سەفارەت و قۆنسڵی و شتانە بکرێتەوە ئینشاڵڵا لە ئامادە باشیان بۆەوەی کە پاڵانەتی جیهانی ئینشاڵڵا ماندوونەوەی مامۆستاگیان سەرکەوتوبی سپاس بۆی کە ئەمبیانیم زانیاریانە و بە ئێمە و بابینەرانیان ئارتیشدا بەیوای سوود بینین. سپاس بۆ عومەر فەیسەڵ.